سلااو بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆیەکی تازە تەبان کاتی خۆی منداڵ بووم لە مەکتەب بووم ئەو کات تازە بە تازە ئەتاری مایکرۆ هەبووانەی کە لەو جیلەن لەوانەیە تێبگەن ئەتاری مایکرۆ نوسخەیەکی سنی کۆپی ئەو یاریانە بوو کە لە نیتاندۆ هەبوو لە NES نیتاندۆ ئینتەرتەینمنت سیستەم و نیتاندۆ 64 و زائیدەن ئەو یاریانەی کە ئەو کات زۆر لە دنیای هەبوو بەس ئەو کات نەبوو لێرە لە بەرەوەی ئەو کات حسارێکی گەماڕۆیەکی ئابووری هەبوو لەسەر وڵاتی عێراق و لە هەمان کاتیشدا گرانی بوو پارە نەبوو لە وڵاتەکە ئیتر بۆیە ئەو کات حەلێکی بەدیل هەبوو کە ئەویش پێیان دەوت ئەتاری مایکرۆ کە ئەتارێکی سینی بوو زۆربەی کۆپی کرابوو وەکوا بوو دەستکاری کرابوو کەستم کرابوو کە ئەو ئەتارێت لەو مهمتر پێشەوەی بگەینە مەرحەلەی پلەستەیشن وشتیوە ئەو کات سیگا هەبوو 16 بیت بوو کە سیگا یاری بردە لێڤڵێکی تر ئەو کات پێش سیگا هەموو یاریەکان 8 بیت بوون دوای سیگا بۆ 16 بیت لە ڕووی کوالتیۆ بۆ دوو ئەوەندە و کوالتیکەشی زۆر باشتر بوو بەس ئەو کات کە ئەتاریەکە دەرچوو من سیگایەکم کڕی ئەو کات نوسخەی بچووکە بوو وەک چۆن پلەستەیشن سلی موشتیوە گەورەکە زۆر گران بوو و نوسخە بچووکەکەم کڕی لەگەڵ ئەوەی کە نوسخە بچووکەکەیان بۆ کڕیم تەلەڤیزیۆنێکیشیان بۆ کڕیم ئەو کات تەلەڤیزیۆنێکی مارکەی ڤیستڵ تازە هات بۆ بازاری عێراق ئەو مارکەیەکی تورکیە تەلەڤیزیۆنێکی شاشە 4 ئینچم کڕی بوو ئایڤی مۆنیتەری هەبوو ئەوی فیشە زەرد و سپیەکە سۆرەکەش نەبوو ئەو کات دوو ئەو بۆ هێشتا نەبوو بە فول ستۆریۆ سپیەکە ئەوە ئۆدیۆ بوو زەردەکە ڤیددیۆ بوو لە هەمان کات لە زیاتی ئەوەی HDMI هێشتانە نەبوو ئەو کات ئەو تەلەڤیزیۆنم هەبوو ئیتر بۆ من وەکوا بێ شتێکی فول HD بوو تەلەڤیزیۆنێکی ئەملاقی وەکو 65 ئینچ و 75 ئینچ ئەوشتانم هەبوو لە بەرەوەی تەلەڤیزیۆنەکەش 4 ئینچ بوو ینی بە تەواوەتی ژیان میگۆڕی بوو لە ڕووی یاریکردن و ئەوشتان و لە ڕووی تەماشاکردنی شت بەس ئێستا تەکنۆلۆژیا گەیشتۆتە ئاستێک کە تەسەوری ناکەی لەبەر ئەوەی تەکنۆلۆژیا لە ئاستێکە کە هەموو شتەکان گەورە بووینە و بچووک بووینەوە لە هەمان کاتدا گەورە بوو لە ڕووی شاشە و لە ڕووی شتیتر بچووک بۆتەوە لە ڕووی ئەوە ئێستا لەو ڤیددیۆی باسی ئەوتان بۆ دەکەم کە ئەو تابلێتەی سامسونگە کە ئەوە گەلاکسی تاب S9 ئەڵترا طبعاً ئەو تابلێتەی سامسونگ کە ئەم ساڵ دەرچوو لەگەڵ گەلاکسی S23 ئەڵترا و ئەوانە ئەو تابلێتە تقریبا هەفتێک ڕۆژە بەکاری دێنم شتێکی زۆر ئەجایبە ئێستا ڕای خۆمتان پێ دەڵم لەسەر ئەو تابلێتە طبعاً ئەو تابلێتە لەبەرچی باسی ئەوشتانم لەسەرەتا ئەو تابلێتە قەبارەی شاشەکەی 4.6 ئینچە طبعاً ینی بەقەدەر ڤیستڵەکە بەس وەلو ئەسپێک ڕێشیۆ فەرقی کردو ئێستا ئەو شاشەیە تۆزێک باریک و درێژە و لە هەمان کاتیشە شاشەی ئەو کاتی ویستڵ ئەسپێک ڕێشیۆی زیاتر بۆ 4 بوو وەکو تەلەڤیزیۆنە کۆنەکات وەکو ئەو فیلمە کۆنانە ئەوی بە ئەسپێک ڕێشیۆ ئەڵتراواید نەگیرایە زیاتر بە لای مربع گیرایە کە نزیکترین ئەسپێک ڕێشیۆ لە تابلێت ئێستا کۆمپانیای ئەپڵە کە ئایپاد لە نزیکە لە ئەسپێک ڕێشیۆیە بەس ئەوە 16 بەنۆیە بۆیە ئەوە کە تەماشای فیلمێک دەکەی یان شتێک دەکەی بە تەواوەتی ئیستیغلالی ئەو شاشەی دەکەی ینی ئەو بلاک بارانی سەرێ ینی ئەو باڕی سەرێ کە ئەوەی دەردەچیتن ئەلێرە و لە خوارێ دەردەچی لەسەر شاشە زۆر کەمترە بە بەراورد بە ئایپاد لە بەرەوەی ئایپاد ئەسپێک ڕێشیۆی 4 ئەو زۆربەی ئەو فیلم و ئەو کۆنتێنتانێکی ئەمە تەماشای دەکەین لە ئەڵتراواید تەسویرکراوە 16 بنەوە بگرە زیاتریش بۆ ئەڵتراوایدیش هەیە ئیتر ئەو تابلێتە سامسونگ ناتوانم چۆن ئەو بکەم ئەو وەکو پێ بڵێن ئایپاد کیلەر ینی ئەوە بکوژی ئایپاد و ئەو شتانە خۆی بازاڕی تابلێت لە ئەندرۆید بازارێکی تۆزێک تایبەتە ینی وەکو چەکێکی دووسەرە ینی ئەزانین چۆن وەکو چەقۆیەک وایە نازانین بەکەم لای بیگری طبعاً لەبەرچی بۆتان باز دەکەم طبعاً تاکە کۆمپانیا ئەتە ئێستا لە جیهانی ئەندرۆید لە دنیای ئەندرۆید کە هەوڵ بدات تابلێتی ئاسبەرز دروست بکە و بەردەوام بێ و فرۆشتنی هەبێ و نەبێ کۆمپانیای سامسونگە گوگل دەمێکە دەستی لەو بازارە شوشت و براندەکانی تر هەر لەو بازارە ئیش ناکەن ئیش دەکەن تابلێت دروست دەکەن بەس تابلێتی مامناوەند و بگرێت خوار مامناوەندیش بەس تابلێتێک بە پرۆسێسەری سنابدراگۆن ئەیجن 2 کە وەکو SBC ئەڵترا و بە پاترێکی 11200 ملی ئەمپێری ئەملاق و بە شاشەیەکی سوپەر ئامۆلێدی 2X ئەوەی LTPTO کە لە 1 هێرتزەوە بەرز دەبێتەوە بۆ 120 هێرتز تاکە کۆمپانیای ئەو شتانە بکە کۆمپانیای سامسونگە و لە هەمان کات سەیری ئەو تەنکی ئەو تابلێتەکە نزیکەی 5.5 میلیمەترە کە زۆر تەنکە ینی لە قەڵەمێک تەنکترە ینی ئەو قەڵەمەکەی خۆیەتی ئەگەر لە تەنیشتیدا بنێن بۆتان بۆی وازح بێ قەڵەمەکە هێشتا ئەستورترە لەو ئەگەر بە وازحی ببینن طبعاً ئەو تابلێتە بۆچ لە بازە ئەوەی جیا
جیاوازە ینی لە شێوازی بەکارهێنان وشتیوە طبعاەوە زۆر عملاقە بەیەک دەستگرتنی زۆر زەحمەتە دەبی ئیشی ئەوە بەدانیشتن و ئۆفیس و ئۆشتانەیە بەس لە هەمان کادا شاشەکەی زۆر عجایبە لە هەموو ڕۆچی و لە هەموو ئەوەچی ینی شاشەکەی هەردەڵێ کاغەزێکی ڕەنگاڕەنگە لە سەی دانراوە هەستی پێ ناکەی طبعا بۆچ بازاری ئەندروید لە تابلێت تۆزێک جیاوازە لەبەرەوەی کۆمپانیای ئەپڵ ڕاستە پرۆسیسەرەکانی ئایپادە تازەکانی هەموو M1 و M2 لەسرە بەس ئەتا ئەو یەک دو ساڵی کۆتایی نەبێت کە بە تەواوەتی دەتوانانی ئیسفادە لە بکەی پاشەوەی کە ئایپاد و ئێسی دانا و تۆزێک کردیەوە نزیکی کردەوەکەوەی لەوەی ببێتە بەدیلی لاپتۆپ یان نزیک بی لە ئیش پێکردنی وەکو لاپتۆپ و مەسەن ئەپلیکیشنە زەخمانی فاینال کەت پڕۆی ئەپڵ و لە هەمان کاتە لوما فیوژن و ئەفینیتی فۆتۆ ئەفینیتی پەبلیشەر و ئەو ئەپلیکیشنە زەخمانە هەموو بڵاو بۆ لەسەر نوسخەی ئایپادی بەس بە نوسخەیەکی ینی معتبر نەک نسخەیەکی ئەوها لۆ ینی نسخەیەکی لایت و ئەوشتانە طبعا ئیتروێلی هات توانای زیاتر ئەو پرۆسسی بەکاربیینی پێش ئەوە نەدەتوانانی ئەو پرۆسی ئایپادی بەتەواتی بەکاربیینی لەبەر ئەوەی پرۆسسەرەکەی ئەوەندە بەقوت بوو بەس ئەتۆ نەدەتوانی بەکاربیین وەکووا بیسیارێکی فراری هەبێ 500 بڕوا بەس گێچەکەی لە 100 قەپات بێ بەس لە ئەندروید ئەو شتە تۆزێک نییە لەبەرەوەی جیهانی ئەندروید لەبەرەوەی ئۆپن سۆرس و لەبەرەوەی هەموو شتێک بە ئەندروید دەکرێت ئەتیادی هاردیسکەی لێرە ڕەبتکە بە کیف خۆتفایلی بنێرە شێرکە ئەپلیکیشن دابەزێنە لە دەرەوەی پلیستۆر بە APTK بە هەموو شێوەیەک لە شێوازەکان دەتوانی ئەو شتانە بکەی لە جیهانی ئەندروید بەس لە جیهانی ئایپاد بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەو شتانە بەردەست نییە لەبەرەوەی وی لێکرێ زیاتر قفڵ بیتن زیاتر ئیزعاجبی بۆیە کە من پێتان دەڵێم تابلێتی ئەندروید تۆزێک ئەوێت کە وی لێکرێ تابلێتی ئەندروید کە بەتەواتی ینی جێگرەوەی ئایپاد نەبێ یان بکوژی ئایپاد نەبێ ئەو تابلێتە ئەپلیکیشنە لەبەرەوەی زۆربەی ئەپلیکیشنەکان دامی تابلێت مۆدی ناکەن دامی ئەو شاشە گەورەی ناکەن ئیستغلالی ئەو شاشە گەورە نەکراوە ئیسفادە لەو شاشە مجرد ئەپلیکیشنەکانی مۆبایل سترێچ ئاوت کراوە کە سترێچ ئاوت کراوە ینی ناتوان ئیسفادە لەو شاشە گەورەی بکەیت بەس ئەو شتە لە جیهانی ئایپاد و ئایپاد و ئێز نییە لەوێ هەموو ئەپلیکیشنێک بە جوانی بە دەرەجەیەک دیزاین کرام لەو ئایپاد پرۆشمێ و ئەوەش بەکاردێنم بەس لە ڕووی ئەمەلی و بەکارهێنان و دانانی کۆنتنت و دەرهینان و خۆشی ئەندروید و ئەوە باوەڕکە ئایپادی خوور دەکات و لە هەموو ڕۆک لە ڕوەکان بەس ئەو مجرد ئەپلیکیشنە وەلو کۆمپانیای گوگل ئێستا تۆزێک زیاتر گرنگی بە ئەپلیکیشنەکان دەدا لە جیهانی ئەندروید لە ڕووی تابلێتەوە بەس هێشتا زۆری ماوە بگاتە ئایپاد لەبەرەوەی ئایپاد ئەگەر بە ژمارە بینی مەسەلەن بۆ نمونە 100,000 ئەپلیکیشن هەبی کە خاص بۆ ئایپاد دروست کرابێ لەوانەیە بۆ لە ئەندروید 10,000 ئەوە هەبی سەدەی ئەو ئەپلیکیشنانە ئیتر هەندێک ئەپلیکیشنی هەر لە جیهانی ئەندروید هەر نییە ئیتر لوما فیوژن بەمووی چەند مانگەکە دەرچووە ئەگەر بێتە ساڵێکیان نە پێشتر چەند ساڵ بوو کە ئەو ئەپلیکیشنە بۆ ئیدیتی ڤیددیۆیە لە جیهانی ئایپاد و ئایفۆن شتیوە هەبوو لە ئەندروید هەر نەبوو طبعاً ئەوێ وی لێکردیە کە ئەوە بیتم بەس ئۆڤەرئۆڵ لەسەر هەموو ئەو شتانێک کە ئەوەی بەکاردێنم یعنی ئەمن زۆر مرتاحترم لەوەی لە بەکارهێنانی ئەوەی زیاتر لە ئایپادی لەبەروی ئەو شتێک کە بۆی دەکرێت زۆر خۆشترە سریعترە دەتوانم بۆ زۆر شت بەکاری بینم زۆر تەنکە بۆ فیلم تەماشاکردن بۆ ڤیدیۆ ئیدیتینگ بۆ شت خوێندنەوە بۆ هەموو شتێک لە شتەکان بە شێوازێکی زۆر سەرسوورهێنەر تایبەترە بۆ من لە ئایپاد و ئێس و ئەمە زیاتر ڕاستە کۆمپیوتەری ماک بەکارێنم هەموو کۆمپیوتەرەکانم ماکە بەس لە ڕووی مۆبایل و تابلێت هێشتا حەزم لە زیاتر لە ئەندرویدە بە هیچ نەوەک لە نەوەکان ناتوانم ئایس بەکاربێن لەبەرەوەی قفڵی و سەقەتی و ناخۆشی ئەوشتانە ببوورە ڤیدیۆیەکە درێژ بوو هەروتم ڕای خۆمتان پێ بڵێم لەسەر ئەو تابلێتە ئیتر لە لایک و سەبسکرایب و شێری ڤیدیۆکان بێبەشمان مەکەن بە هیوای ڤیدیۆ تازە سوپاس